ئەمڕۆ ساڵیادی دامەزراندنی تیپی مۆسیقای سلێمانیە. ئەم تیپە لە ماوەی زیاتر لە نیو سەدە لە تەمەنی پڕشکۆی خۆیدا گەورەترین خزمەتی پێشکەش کردووە و ڕۆڵی دیاریە بووە لە پاراستنی ڕەسەنایەتی و بوژانەوە و گەشەپێدانی هونەری موزیک و گۆرانی کوردی. لا قۆناغا جیاجەکانی تەمەنی ئەم تیپە زیاتر لە 300 هونەرمەند لە ڕشتە جیاجە هونەریەکانی ئەو تیپە خزمەتیان کردووە. بۆ قسەکردن لەسەر ساڵیادی ئەم تیپە دێرینە بە خۆشحاڵی و میوانداری بەڕێز هۆشیار ئەحمەد محەممەد سکرتێری تیپی مۆسیقای سلێمانیمان کردووە. کاک هۆشیار بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. سپاس کاتی خۆتان بێمە بەخشی. کاک هۆشیار من لەوە دەست پێکەم ئەمڕۆ 58مین مۆمی ساڵیادی تیپی مۆسیقای سلێمانی چه هەستێک هەیە؟ من شانازی بەم تیپەوە کەم بەڕاستی کە زیاتر لە نیو سەداەوە بۆ 58 ساڵ ئەچێت ئەم تیپە بەردەوامە لە کاری هونەریە لە قۆناغە جیاجیەکانی هونەریە توانیوێتی ئیسپاتی وجودی خۆی بکات لە ساحەی کوردستان. بەڵێ کاک هۆشیار سحرێکەیە یاخود بڵین چەندین بۆچوونی جیاوازەیە ئەڵێ هەر کاتێک بە تایبەتی لە هەفتاکان و هەشتاکانی سەدەی ڕابردووە هەر کاتێک هەر کەسێک کە بۆ یەکەمین جار لە بواری هونەرا دەرکەوت پێ یاخود گۆرانی وتبێت لە تیپی مۆسیقای سلێمانی جۆرێک لە متمانە یاخود لای خەڵک جێ ڕەزامەندی بووە ئەمە چه سحرێ لە پشت ئەمەوەیە کە دواتر زۆربیان بوونەتە ئەستێرە لە بواری میوزیک و هونەری کوردیدا. زۆر ڕاستە ئەو سەردەمە بڵین زیاتر هونەر گونجاوتر بوو وەکو ئیستا تەمەن ئیستای علامەکان زۆر بوون و کاتە یەک علام هەبوو کە تیا دەرەکەوتن ئەوە ئەو هونەرمەندانە بەڕاستی ڕاستە بوون بە نەجم بەڵام ئیتر لەمە و دواش نەجمی تازە دروستە بێت و ئەو سەردەمە بەڕاستی سەردەمی زێڕین ناوە برێ بۆ تیپی مۆسیقای سلێمانی کۆتایی هەفتاکان و سەرەتای هێشتاکان. بەڵێ کاک هۆشیار لە کۆتایی سیەکانی سەدەی ڕابردوو سەرەتای چلەکانیش میوزیک تەنها سرود و گۆرانی لە قوتابخانەکانە ئەخوێنرا دواتر چەند تیپێک دروستکرا لەم لەولا دواتر تیپەکان گەشەیان سەند و تیپی مۆسیقای مەولەوی دروستکرا و دوای ئەوەی کە هونەرمەندی کۆچ کردو قادر دیلان سەفەرەکە بۆ چیک تیپی مەولەوی بە جۆرێک لە جۆرەکان تووشی جیابوونەوە ئەبێت و دواتر دروست ئەبێتەوە. لێرە پرسیارەکەم ئەوەیە لە دوای پەنجاکانەوە سەر لە نوێ تیپە میوزیکەکان لە سلێمانی ڕۆڵێکی کاریان هەبووە بە تایبەتی تیپی مۆسیقای مەولەوی کە دواتر تیپی مۆسیقای سلێمانی دواتر چەندین تیپی مۆسیقای تری بەدواوە هاتووە. پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە تیپی مۆسیقای سلێمانی لە کۆتایی شەستەکان دامەزراوە بەڵام بۆ لە دوای هەفتاکانەوە مۆڵەتی ڕسمی پێدرا. زۆر ڕاستە لە ساڵی 67 تەمەنم کۆمەڵە لاوە وەکو مامۆستا نور و هاوڕێکانی توانیان ئەم تیپە دامەزرێنن بە شێوەیەکی ناڕسمی. بەڵێ لەگەڵ تیپی نواندنی سلێمانیە تیپی مۆسیقا و نواندنی سلێمانیان دروست کرد تیپی نواندن و مۆسیقای سلێمانی ساڵی 69 ئەوە مۆڵەتی ڕسمی هەیە. پاش ساڵێک لەبەر تایبەتمەندێتی جیابوونەوە تەوان دوای ئەوە داوای مۆڵەتیان لە حکوومەتی عێراقی کرد ڕاستیەکەی پشتگوێ خرا یعنی سەبەبێک هەبوو کە ئەیانویستم تیپە نەبێت تا ساڵی 73 ئیتر بە واستەی چەند برادەرێکەوە وەکو حەقی شبلی توانی ئەو هاوکاریەمان بکات و مۆڵەت وەرگین ئەجین کارەکان بەردەوام بۆ تا ئەو کاتانش. بەڵێ
کاگوشار تا چەند تیپی مۆسیقای سلێمانی یاخود تیپەکانی تریش بە تایبەتی و گامەژم پێ لە دوای 60ەکان و 70ەکانەوە بوونەتە سەرچاوەیەک بۆ ناوەندە ئەکادیمیەکان کە لە توێژینەوەکاندا بەکاربێنرێت. خوێندکارێک بۆ نمونە لە بەشی میوزیک لە کۆلێجی هونەر توێژینەوەکەی لەسەر میوزیکە. تا چەند ئەم تیپی مۆسیقای سلێمانی بۆتە سەرچاوە بۆ ئەو توێژینەوانە؟ دیارە ئێمە دروشمی سەرەکیمان هەر لە بدایەتەوە لە سەرەتاوە ڕۆهونەرێکی کوردی ڕەسەن و هاوچەرخ. ئەم دوو دەستەواژەیە ڕەسەن و هاوچەرخ خوای لەم تیپە کردووە تا ئەم کاتەش بە ئەمانەتەوە تا ئێستا شاتووە بەو ئامانەتەوە ئەم دروشمە بپارێزێ. ڕاستیەکەی ئێمە وەکو برادرانی سەرەتا کە دەستیان بۆم دروشمە کردووە ئەمانە بوون بەهۆی ئەوەی کە هونەر وردە وردەگەشە بکات. کاتی خۆی شتی مەسەلەن عەرەبی لێدراوە ئەوە لێدراوە، بەڵام دوایی وردە وردە هاتن ئەمان قۆناغێکیان بڕی کە توانیویان پێشەکی مۆسیقات دابنێن، هارمۆنی دروست بکەن، شتە کوردیە ڕەسەنەکان زیینتر بکەنەوە. ئەمانە وای لێ کرد وردە وردە ئەو خەڵکانی کە ئێستا ئەیان بینی نەچبوون لە گۆرانیە بەم قۆناغانە تێپەڕین تاگەیشتن ئەم حاڵەتە. ڕاستیەکەی ئێستا زۆر لە خوێندکاران خەریکی توێژینەوەن لەسەر ئەم تیپە و ئەیانەوێت دراسی ئەو گۆرانیانە بکەن، ئەو میلۆدیانە بکەن. کاتە بۆتە سەرچاوێکی ئەکادیمی؟ بەتەئکید بۆتە سەرچاوێکی ئەکادیمی و چەند خوێندکارێک لەم بینە هاتن بەڕاستی داوایان لێکردین بە ئەرشیفەکانە بچنەوە لەو تۆزێ زەحمەتە چونکە ئەرشیفەکان لەو زەمانە نەپارێزراوە بە پێی پێویست. بەڵامی تر ئێمە لەمە دووە کارمان کردووە بۆ ئەوەی کە ئیتر وەبسایتێکیش دروستکەین و ئەکاونتیشمان هەیە بۆی وردە وردە ئەو شتە کۆنەکان و تازەکان داخڵ بکەین و ببێ بە سەرچاوێکی زانستی بۆ هەموو لایەنەکان. بەڵێ کاکۆشایمە باسی هەفتاکانمان کرد و کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکان کە سەردەمێکی زێڕیم و بۆ تیپی مۆسیقای سلێمانی و بۆ شاری سلێمانیش بە تایبەتی. لە دوای ڕاپەڕێنیش لە ساڵی 1990 تیپی مۆسیقای سلێمانی بە فۆرمێکی کە بە ستایلێکی کە سەر لە نوێ دەستی کردو بە چالاکیەکانی. جیاوازی چیوە لە بینی ئەم دوو قۆناغەیە پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین؟ تەبان ساڵی هەفتاکان گروژمێکی ینی تەوژمێکی هونەری هەبوو کە تۆزیە ئازادی هەبوو. بەڵام خۆتان ئەزان لە سەردەمی بەعسا وردە وردە حاڵەتەکان ئەوەی بوو بە فشار لەسەر تیپەکان لەسەر کەسایەتەکان کە چند داخلی ئەو مناسەباتانی ئەوان بن. تیپی سلێمانی لە فترەیەکە وەکو خۆی سڕ کرد بۆ ئەوەی ئەو فشارە دروست نەبێ لە سەرمان تاکو زەمەنی ڕاپەڕین کە تەمەن کرد زەمەنی ڕاپەڕین زەمەنی بژانەوە بوو و تیپەکە زۆر گەشەی کرد چەنەها لاوی تازە هاتنە ناو تیپەکە و ژماری تیپەکانی تیپەکەش بەرەوە بە فۆرمێکی تازە هاتە پێشەوە. تقریبا ئێمە وتمان دروشمەکە دروشمێکی سابیتە، بەڵام خۆتان نزانن لەگەڵ قۆناغا شتی تازەیەتە پێشەوە، ئاوازی تازەیەتە پێشەوە، داهێنانی تازەیەتە پێشەوە. بە تاکید بەو کەسایەتیە جوانانی لاوەکان کە هات لە ناو تیپەکەەوە گەشە زیاتر بە تیپ درا. بەڵێ بەڵام کاکوشار ئەم ماوەی چەند ساڵی ڕابردوو قەیرانی ئابووری کاریگەری کردە سەر تیپی مۆسیقای سلێمانیش بەداخەوە، ینی کاریگەری لەسەر هەموو کایەکان هەبوو لە کۆمەڵگایە زۆرێک لە جۆرەکان زۆر زۆریش بەڕاستی وای لێهات. ئێمە مەسەن بودجەکان کە بودجەی تایبەتیتی بوو بڕا ئیتر کار بە پارە ئەکرێ بە ئیمکانیەت ئەکرێت. تیپی ئێمەش کە چینە سەر ستیج بەجارێ 60 کەس ئەچێتە سەر ستیج پێشتر پرۆڤە و ئامادەکاری و بەتەئکید دەبێت بەلای کەمە و مانگێک پرۆڤە بکەن. ئەمانە پێداویستی هەیە، ئەم پێداویستیانەش بەڕاستی لاواز بووە بەداخەوە. یەکێک لە سەبەبەکان حکوومەتی هەرێم بودجەکەی تیپی بڕی ئەوە جێگەی ناڕەحەتی تروامان لێ هاتووە بە سپۆنسەر و بەولاو بە کەناڵەکان و سوپاسی ئەوژەکەین کە زیاتر بە دەممانەوە بە هیوایین بودجە بگەڕێتەوە. ئێمە بەردەوام چاوەڕێی کار و داهێنانین لە تیپی مۆسیقای سلێمانیوە کەمیشە. کاگوشار من دووە پرسیارم ئەمڕۆ هیچ چالاکێکە کرێت بە بۆنی ساڵیادی دامەزانی مۆسیقای سلێمانیەوە؟ ئەم چالاکیە ویستمان بیکەین، بەڵام هەم ئیستا بودجەکە دیسانەوە بوو بە گرفت بۆمان ئیتر بڕیارمانەوە ئاهەنگەشەیەک بۆ خۆمان دروست بکەین و ئەمانە و ئێمە بەڕاستی سپاسی ئەوەکەین کە لەم بینە سەردانمان کردن 4 بەرهەمی نوێمان هەیە گۆرانی تازە دانرا و بڕیارە لەلایەوە کلیپ بکرێ. بەڵێ هیوای سەرکەوتنتان بۆ خوازیین بەڕێز و شار ئەحمەد سکرتێری تیپی مۆسیقای سلێمانی. سوپاس کە لە ستودیۆ لەگەڵمانە بوون. زۆر سپاس بۆ ئێوەش بۆم دەرفەتە.